بەرهەمی ڕاپەڕین ئەمانەی کە ئیسە ئەیان بینی خواردیان ئەوەی کە وەتەنی بوو، ئەوەی کە کورتپەروەر بوو، ئەوەی کە نیشتیمانپەروەر بوو، ئەوەی کە پاک و بێگەرد بوو لەسەر قەبرانە لە گۆڕی شەهیدانە قوبوڵی خۆرەکانی خۆن، قوبوڵی خۆرەکان و هیچ پێ عەیب نەبووەکان ئەوانەی کە مەینەتی ئەم خەڵکیان لەبیر چۆتەوە، ئەوانەی کە لە ڕۆژە سەختەکانان نەبوون زۆربەیان ئێمە گردی شەهیدمان زۆرە، ئەوان ئەنفال کران، ئەوان کیماباران کران، ئەوانەی کە ماونەتەوە قوبوڵی خۆرەکانن ماونەتەوە هاتوونە سەرنانی حازری زۆربەیان تاکوواسیان تیا ئینسانی پاکیان تیا ئینسانی باش ئمە زەربی سفریان ناکەین، بەڵام گوێ لەوانە ناژیرێ. وەڵا خواردیان ئەوانە خواردیان کەوا کار بەدەستن من و تۆ خواردمان ڕاپەڕین بازانێ ڕاپەڕنی وایە ڕاپەڕی خەڵک ڕاپەڕینیە کرد نەپەشیمانیم بۆ لە گۆڕ بە گۆڕە نەجاتمان بوو لە سەدامی گۆڕ بە گۆڕ نەجاتمون لاوە پەشیمانم کە مەسوولەکان ئیمانیان نییە دینیان نییە هینیان نییە ڕەحم بۆ میلەتە ناکەن هەر ئەی خۆن خەنە باخلیانەوە بۆ کوێ بن بەشی باو باپیر و هەفتا پشتیان هەیە ئێبەت نییەتر دەبەسە ڕەحمێ بۆ میلەتە بکەن. ئەمێ بەرهەمەکەی توخوا پاش ئەم هەموو ساڵە پاش ئەم هەموو معاناتە ئەمە بەرهەمەکەیەتی ئەهامانوێتیەوەن حەساوەتەوە ئەها لە ڕووناکی خۆشای کاکە جان کامێ بەرهەمەکەی کامێ شەیدەکەن کاتە شەیدەکەن کابەتە ئێستا ئەوەی کەیبینی لە فەیسبووک ئاڵێ ئەوم شەیدە و کوڕەکەم و کچەکەم و ژنەکەمەوە کامێ بەرهەمەکەی معاناتی وەکو من نە معاژمان نە ژیانمان نە گوزەرانمان باوەت وڵاتەکانی کەشانێنا سەرمان نەوەڵڵا هیچ سێ چوار مانگە معاژ نییە و بێوەژن و داما و هەمووی داماوە هەمووی سەرگەردانە هەمووی بێ معاشە کێ خواردی حکوومەتەکانم ئەمانە کە هاتن لە دەرەوە هاتن هیچیان بێج نەبوو هاتن لێرە بەبیانی ئەمە بوون بە پیاو ئەی کێ خوارد لێرەوان خواردیان هەرم حکوومەتانەی خۆمان خواردیان یەکێتی پارتی بەرهەمی ڕاپەڕین هەر بۆ ئەو مەسولوشە بۆ خواردیان و تەواویت بۆ کەسی کە نەبووە بۆ کێ بەرهەمی ڕاپەڕین چییە خەڵک بەرهەمی چیچ نیوە تۆ تا ئەبێ کابرا لە یەکی مانگەوە تا سی مانگ بڵێ مەعاش هات نەهات کەیێت کەی نایێت هەموو ساڵێکی دوو مانگی لێ قت دەکەن دوایە وەزعی کارەبایە ئێتە ئەڵێ چی بەرهەمەکەی چیە کابرا بەرهەمەکەی بوو کە تا ئێستا موچەی مانگ دیوە نەگیرە ئەو بەرهەمەکەیت ئەو بەرهەمەکە بوو کە ئێمە چەند ساڵە هاوا دەکەین ئەم زروفە چاکە ئەم چۆکە تاخ و خراپتر بوو لە 35 ساڵ ڕابردووە تا ئێستا مانگە معاش ساڵە کورە ساڵە بەڕێکی معاشیان نەیەوە دوو موچە سێ موچە خوراوە لە وڵاتی ئێمە بۆیە ئەگەر ئەو شەهیدەکانی پێشتر بیان زانە مەسئاوای لێ قەت نیان نەکرد پێشمەرگایەتی ڕاپەڕینەش